بتمنى هالعمل يكون وجهه خير عليكم. هیوادارم ئەم کارم ببێتە هۆی خێر و خۆشی بۆ ئێوە ومێدەواریشم جێگەی ئەو ئەو متمانەیە بم کە ئێوە بەڕێزلێنان لە کوردستان بە منتان داوە خۆشحاڵم بتوانم پەیامی میهرەبان و ڕۆشنبیری و لێبوردەیی گەلی کوردی و سروشتی جوانی کوردستان بە هەموو وڵاتانی عەربی والمناظر الحلوة للوطن العربي. کارانەی کە دەکرێت ئەو هونەرمەندە بیانیانەی چ لە بواری سینەما چ لە بواری شانۆ چ لە بواری ڤیدیۆ کلیپ دێن سەردانی کوردستان دەکەن زیاتر ناساندنی کوردستان بە دنیا و بە وڵاتانی عەرەبی دەتوان برین بە دنیای دەرەوە. زۆر شادم لە هەوڵی ئەوەدان ئیتر چەندی بتوانین دەرەوە بینن ناو کوردستان ببینی و دوای لە کوردستان بە دنیا نیشان بدە بچی باسی کوردستان بکە باسی جوانی کوردستان بکە. أربيل هذه ثاني مرة بشيلها. ئەوە بۆ جاری دووەمە سەردانی هەولێر دەکەم بێگومان بیر لەوە دەکەمەوە چەند جارێکی دیکەش سەردانی هەولێر بکەمەوە هونەرمەند حەسنا مەتەر پەیوەندی پێکردم و حەزی کرد من کاری دەرهێنان بۆ ئەم کلیپەی بکەم بەڕاستی من پێم وایە گەلی کورد و لوبنان یەکن و ئێش و ئازار و کارەساتەکان کۆمان دەکاتەوە هەمان کێشە و هەمان ئامانجمان هەیە. ونفس الأهداف إذا بدك.